چەندین نهێنی ورد دەربارەی ئەو خاتونەی لە شاری هەولێر کوژرا. ئەو خاتونە ناوی ڕاستەقینەی ئیمان سامیە، ناوی خۆی گۆڕی بوو بۆ ماریە سامی لە دینی ئیسلامەوە دینی خۆی کردبوو بە مەسیحی. سەرەتای دەرکەوتنی ئەو خانمەیە لە تەمەنی 15 ساڵی شوو دەکاتن. دوای ئەوەی کە شوو دەکا لە پرۆگرامێک لە تیڤی شایستە وەکو پێشکەشکارێک پرۆگرام پێشکەش دەکاتە. جژنی ڕەمەزان یا جژنی ڕەمەزان بە عەرەبی عید الفەتر یان یەکەم جژنی موسڵمانانە و لە یەکەم ڕۆژی مانگی شەوال دەست پێ دەکات. ئەمەش دوای تەواوبوونی ڕۆژەکانی مانگی ڕەمەزانە. ماوەیەک لەسەر ئەو ستایل لە بەردەوام بوو، بەڵام دواتر لەگەڵ هاوسەرەکەی زیاد دەبێتەوە. واروەها ئەو پرۆگرامەش زێ دەڵێتن پێخۆشە وەکو کەسێکی ئازاد بژیتن. واروەها جلوبەرگەکانی دەگۆڕێ بۆ جلوبەرگی نیم چەڕوت و ناوەکەی خۆشی دەگۆڕێت تەنانەت لە ئیمانەوە کە ناوێکی دینیە دەیگۆڕێ بۆ ماریە. واروەها لەو بارەوەیە زۆر کەس باسییان لەوە کرد کە باوکی مەلایە و واروەها زۆری کوشتنەکەشی و چێ کوشتوێتی. خەڵک زۆر لەم لاولەولە مقۆمقۆیان دروست کرد، بەڵام باوکی گشت ڕاستیەکان باز دەکاتن. دەڵێ من بە هیچ جۆرێک مەلا نیم و ئەو کەسێک کوشتوێتیشی هیچ کەسێکی بێگانە نییە، برایەکەی خۆیتی. براکەی موالید 2004 نزیکەی 18 ساڵ دەبێتن و ئیمانیش ئەو کاتێک کوژرا تەمەنی 20 ساڵان بوو، کەواتە براکەی 2 ساڵ لە خۆی بچووکترە و ئەوەش وەنەی خۆی براکەی پێشەوەی کۆچی دوایی بکاتن. و باوکیشی دەربارەی ئەو بابەتە هاتە سەرخەت و قسەی بۆ خەڵک کرد. وتی زۆر کەس قسەی زۆر جیاواز دەکا، بەڵام لە زاری باوکیەوە گەشت قسە ڕاستیەکانتان باجۆ لێ بێ. فەرموو ئێوە قسەی باوکی. ڕاستە دەڵێن تۆ مەلای؟ ماریە کچی جەنابتە؟ لە ناشتنی تەرمی کچەکەت ئامادە بووی؟ دەنگۆی ئەوە هەبوو کچەکە دینی خۆی گۆڕی بوو لە ئیسلامەوە بۆ مەسیحی. ئایا ئەو دەنگۆیانە ڕاستن؟ بەڕێزت لەگەڵ کچەکەت پەیوەندیت مابوو؟ بۆچی بینت لەگەڵ نەمابوو؟ هۆکاری بین نەمانەکەتان چی بوو؟ تۆ وەکو باوکی گومان لە کێ دەکەی کە کچەکەتی کوشت بێ؟ یعنی کوڕی تۆ دەکا برای حەقیق خۆی کوشتێتی؟ تاوەکو ئێستا کوڕەکەت لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر کراوە؟ ئەتو وەکو باوکی شکایەتت لێ کردووە؟ کوڕەکەت خاوەن چ کارێک بوو؟ وایە کوڕەکەت تەمەنی بچووکە و تەمەنی نزیکەی 17-18 ساڵ دەبێ؟ هەز دەکەی کەسێک هەبێ هانی دابێ یاخود دەفی کرد بێ بۆ ئەوی خوشکەکەی خۆی بکوژێ؟ ئەو کاتێک کە کوشتی بە تەنیا بیوان کەسێکی تریشی لەگەڵدا بوو و چۆن ڕووداوەکە ڕوویدا؟ ئایا زانیاری هەیە لە چەک هەڵگرتن و چەکەکەی لەکوێ هێنا؟ لە سەرەتای ئەم ساڵەوە ماریە شەشەم ئافرەتە دەکوژرێتن. واروەها لە ڕۆژی ئافرەتان 8 مارس کۆمەڵە ئافرەتێک گرت بوونەوە بازەوە دەکەن بە توندترین شێواز ئەو پیاوانە سزا بدرێن یاخود بە نزیکەی 20 ساڵ دەستگیر بکرێن. واروەها ماریە بەنیازی ئەوە بوو ببێت بە گۆرانی بێژ. 2 گۆرانی لە ستۆدیۆ تۆمار کردبوو و ئەوەش یەکێک لە گۆریانەکانیتی.
كنتي بمنتي بيني كاتروات أو هلات أبي لو كان يبيني أبي لو كان يبيني واروها دوای ئەوەی ناوی خۆی گۆڕی و واروها دینی خۆی گۆڕی هەوڵی دەدا ئافرەتان سربەرزانە بژین وەکو ئەو بە ئازادی بژین و هەرچێکیان بوێتن بۆ خۆیان بن و خودی خۆیان بژین و هەموو کات پشتگیری ئافرەتانی دەکرد و دەیوت من پاڵپشتی ئەوم واروها گۆرانیەکیشی دەربارەی ئەوە وتووە جلت مبا قدوش من هات فرجينم با خوشويستو هاوجينم با شرفي تو لدزداني نشتي مالا بەڵام تۆ ژیانە کوشی چەند ژیانە ژەن ژیانە ئیمان یاخود ماریە ئەو ئافرەتە بوو کە لە سەرەتای بەناوبانگبوونی لە سۆشیال میدیا ڕاستەوخۆ کوژرا واروها پێش ئەوەی گیان لە دەست بدا چەند کردە ڤیدیۆیەکی لە سۆشیال میدیا بڵاو کردبەوە و کە ئەکاونتەکانی خۆی هەمووی پەبلیک کردبوو و لە پارچە ڤیدیۆیەک باسی کوڕی جوان دەکا من کاتێک کوڕێکی جوان دەبینم عادەتێکی زۆر قۆڕم هەیە ئەنی کاتێک کوڕێکی دەبینم کە زۆر پێم جوان بێ قەت ناڵێم چەند جوانە ئەنی لە دڵی خۆم دەڵێم ئای بێقیمەت ئەو پارچە ڤیدیۆی پێش ئەوەی کۆچیودایی بکاتن لە تیکتۆک نزیکەی 1 میلیۆن بینەری تێپەڕاند بوو کەەوەش بۆ جێگای سەرنجی خەڵک ئافرەتێکی نوێ بە شێوازێکی نوێ هەموو گاتێک سیگارەکە لەسەر لێوی بوو واروەها با تیغەیەک هەموو کات دەردەکەوت و بە شێوازێکی زۆر جیاواز خۆی لە لای خەڵک ناساندبوو بەڵام ئەمە سەری نەگەرت و هیوادارین هەموو ئافرەتانی کورد زۆر وشیار بن واروها سەری خۆشی خۆشمان بەرامبەر خانەوادەی ئەم ئافرەتە دەردەبڕین و هیوادارین کۆتا ناخۆشیان بیتر و تووشی کارەساتی تروان نەبنەوە هیوادارین هەموو خێزانێکی کورد هەموو کات سەرفراز و دڵخۆش بێتن دووربن لە کێشە و مەشاکیلەکان دووبارە زۆر سوپاس بۆ سەیرکردنی تەواوی ڤیدیۆکەمان ئەو پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ بابەتێک یاخود لەسەر چ کەسایەتێکی بەناوبانگی کورد ڤیدیۆ دروست بکەیان پێتان خۆشە لەسەر ئەم زۆرە ڤیدیۆیانە بەردەوام بین بۆمان لە کۆمنت بنووسن وەروها وەکو پژگیریەک لایک و کۆمنت و شێرتان لەبیر نەچێتون سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن بۆ ئەوەی لەسەر ئەم زۆرە بابەتانە بەردەوام بین وە سناپچاتەکەشمان ئاد بکەن بە ناوی کلیلی میدیا بۆ ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی وەروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەکەشمانەوە پەیوەندیمان پێوە بکە ئێمە ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کات باشترینەکان لە کلیل میدیا